بەناوی خوای گەورەی میهرەبان سڵاو لە ئێوە بینەران و بیسەرانی خۆشەویست لە هەر شوێنێکن و ئێستا ئەم پرۆگرامە بینن. قسە زۆر لە سەر داخستنی پەرلەمان و هەروەها کاراکردنەوەی پەرلەمانەکرێ. ئەگەر پاساوی زۆر یاخود بابەتی نەبوو بێ بۆ داخستنی پەرلەمان، ئێستا بەدەیان پاساو دروستەکرێ، پاساوی بابەتیش بۆەوەی کە پەرلەمانی کوردستان سەر لە نوێ کارا بکرێتەوە. ئەو هێزەی کە سووک و ئاسان قفڵێکی لە دەرگای پەرلەماندا و پەرلەمانی لە کار خست یاخود با بڵێن لە چالاکی خست، ئێستا ئەو لە هەمووان زیاتر داوای واکە کە پەرلەمانی کوردستان کارە بکرێتەوە. ئەگەر دۆخەکە بەم شێوەیە دۆخی بێ پەرلەمانی بڕوا چی ڕوو ئەدا، واگەر پەرلەمانی کوردستان جارێککە کارا بکرێتەوە، خەڵکی هەرێمی کوردستان چ دەستکەوتێکی بێ؟ دەستکەوتێک کە بەلایەوە گرنگ بێ کە پەرلەمانی کوردستانی بۆ کارا بکرێتەوە. خۆ قرسکردنێک دەبینرێت لە ئەوەی کە پێگوترێت دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان بۆ ئەوەی کە دۆخەکە هەروە بمێنێتەوە. ئەم خۆ قرسکردنە دەشێت پرسیارێک بێ، ئەمە بەمانای چی؟ هەمووان داوای ئەوواکەن کە پەرلەمانی کوردستان کارا بکرێتەوە، بەڵام وەک دەبینن پەرلەمانی کوردستان هەر لە شوێنی خۆیەت و هێشتا کاران نەبووتەوە. کۆمەڵێک پرسیار لە سەر ئەم بابەتاکەینە تەوەری ئەم گفتوگۆیەمان لەگەڵ زۆر بەڕێز فەخرەدین قادر سکرتێری پەرلەمان. سوپاس کاک شێخ بۆ ئەم دەرفەتە. سوپاس بۆ ڕێستان. کاک شێخ، خەریکە نزیکە بینەوە لە 2 ساڵ لەوەی کە پەرلەمان لە کار خراوە، دەرگاکەی قفڵی لێدراوە و لە چالاکی کەوتووە. خەریکە خەڵک چۆن لەگەڵ بێکارەبایی ڕادێ، ئاوا لەگەڵ دۆخی بێ پەرلەمانیش ڕابێت. ئێستا زۆر قسە لەسەر ئەواکرێتەوە کە زیاد لە سیناریۆیەک هەیە بۆ ئەوەی کە پەرلەمانی کوردستان کارا بکرێتەوە. بەجددی تۆکو سکرتێری پەرلەمان تێڕوانینت بۆ ئەمە چییە؟ یاخود با پرسیارەکە زۆر بە سادەیی بکەم، ئایا پەرلەمانی کوردستان کارا بێتەوە؟ بەناوی خوای بەخشندەی میهرەبان، بەداخەوە ینی وانزیکە بینن لە 2 ساڵ پەرلەمانی کوردستان لە کار خراوە. لە ڕاستیە ئەوە قەیرانێکی قوڵە، ینی ئەسەفێکی گەورەیە لە جەستەی سیاسی ئەم وڵاتەیە. باڵاترین دەسەڵاتی یاسادانان کە متمانی لە خەڵکی کوردستانە وەرگرتووە، خەریکە ئاسایی بێتەوە لە لای خەڵک گەر وڵات پەرلەمانیشی نەبێ دۆخەرە ڕوا. لە ڕاستیە دۆخ ناڕوا، قەیرانەکان قوڵترە بن و دۆخی سیاسی هەرێمی کوردستان و ژیانی خەڵک زیاتر پێویستی بە پەرلەمانە بێت. چونکە پەرلەمانی کوردستان بۆ ماوەی 4 ساڵ کە متمانەی لە خەڵکی کوردستانە وەرگرتووە، بەسەر جەمپێکاتە ئاینی و نەتەوەیی و بە هەموو ئینتیما سیاسیەکان و هەموو خەڵکی کوردستان چاویان بڕیوەتە پەرلەمان و دەنگیان بۆ پەرلەمانە داوە. بە تایبەتی ئەم خولەکە سیستەمی نیمچەکراوە بوو، خەڵک دەنگی بە تاک داوە و بە قەوارە داوە. لە ڕاستیە دروستبوونی ئەو هەموو قەیرانە لە هەرێمی کوردستاندا هۆکارە سەرکیەکەی گەڕێتەوە بۆ ئەوەی کە ئەم حکوومەتە کە ئەم قەیرانانی دروست کردووە چاودێرێکی لەسەر نییە ئێستا کە ناوی پەرلەمانی کوردستانە. بۆیە بە ئاراستەکان بە کەیفی خۆی چۆنی ئەوێت لە بارگا حیزبیەکان لە ژوورە حیزبیەکان حیزبە دەسەڵاتدارەکان بڕیارەدەن و ئیسەپێرن بەسەر خەڵکی کوردستانە. خەڵکی کوردستان بێ ئاگا لەوەی کە چیە گوزەرە لەم هەرێمەیە لە دۆسیەکانی نەوت و داهاتی ئەم وڵاتە و تەخشان و پەخشانکردن و ئەوەی کە بە ئاراستەی ناجۆر و ناجوانە ئەبرێ ئەم هەرێمی کوردستانە. لە ڕاستیە ئەوە دووری چاودێری پەرلەمانی کوردستانە وای کردووە. بۆیە هەرگیز ئاسایی نییە و قەیرانە و شەرم هاوەرێکی گەورەیە لە هەرێمی کوردستانە دەسەڵاتداری یەکەم یاسادانر لە هەرێمی کوردستانە پەکی بخرێ و خەڵکی کە چۆن ئێوێ ئاڕاتە زۆر باشە و ئیرادی خۆی ببرە. کاک شێخ، هەچەندە وەڵامی پرسیارەکەم بەو مانایی کە ئایا تۆکو سکرتێری پەرلەمان قەناعەتت وایە کە پەرلەمان کارا بێتەوە؟ بەس با ئەمە تێکەڵی کەم بم پرسیارەی کە لە وەڵامی جەناب تا ئەمەم بۆ دروست بوو. جەناب دەڵێی دۆخی بێ پەرلەمانی دروست نییە و هەروەها دۆخەکە ناڕوا. بەڵام ئێمە باسی ئەوەکەین کە ئەوە نزیکی 2 ساڵە پەرلەمانی کوردستانمان نییە، بەڵام دۆخی هەرێمی کوردستان وەکو دەگوترێ دۆخێکە تا ئەندازەیەک لە ڕووی عورفیشەوە بێ هەرە ڕوات. ینی ئەمە چییە؟ هەرێمی کوردستان کاتێک کە شاندە سیاسیەکانی هەرێمی کوردستان ئەچنە دەرەوەی وڵات یان ئەچنە وڵاتانی دراوسێ،
یەکێک لەو پرسیارە گەورانی کە ڕویان تێکرێ و یەکێک لەو عیبە گەورانی کە ڕوبەڕوویانەکرێتەوە ئەڵەن ئێوە دەسەڵاتی یاسادانانتان پەرلەمانتان ئیفلیچ کردووە پەکخستووە. پەرلەمان ناتوانێت چاودێری حکوومەت بکات. حکوومەت بە نمونە سیستەمی موچە پاشەکەوتکردنی موچە بەسەر هەڵاتیانە ئەچەسپێنێ. دۆسیەکانی نەوت و داهاتی ئەم وڵاتە هیچ چاودێرێکی لەسەر نییە. بۆیە کە ئەڕوا ئەوە ڕۆشتووە کە ئەم هەرێمە تووشی هەموو قەیرانە کردووە. یعنی حاڵەتێکی نۆرمال نەڕۆیوە، حاڵەتێکی پڕقەیران ڕۆیوە. من ئەڵێم کاتێک کە پەرلەمانی کوردستان لە 12 2015 ڕێگە لە سەرۆکی پەرلەمانی گیرێ و لەو ڕۆژەوە پەرلەمانی کوردستان پەک دەخرێ، حکوومەتی هەرێمی کوردستان دوو موچەی فەرمانبەران قەرزار بوو، دوو موچە نەک چارەکە موچە. بەڵام کاتێک پەرلەمان پەکەخرێ 4 موچەی ساڵی ڕابردوو و 3 موچەی ئەم ساڵیش وابێ بە 3 موچەی ئەم ساڵیش هی فەرمانبەرانی قەرزارە بێت. واتە کە چاودێر نامێنێ بەسەر دەسەڵاتی جێبەجێکردنەوە وڵات و شێم قەیرانە ئەبن. لە ڕاستیە ئەمە ڕۆشتن نییە، ئەوە ژیان نییە کە لە هەرێمی کوردستانە ئاگوزەرێ، مەگەر ئاماژەکان پێمان ناڵێن جگە لەو هەموو عیب و عاریکات و دەسەر هەرێمی کوردستان لە ڕووی سیاسیەوە کە ئەوەمان پێڵن پەرلەمانتان پەکخستووە، مەگەر ئەو هەموو کۆچە بە لێشاوی خەڵک لە وڵاتە لەم هەرێمەیە ماڕۆن. ئەوە نیشانی بێزاری گەورە نییە لەوەی کە ئەوە ژیان نییە لە هەرێمی کوردستانە ئاگوزەرێ. ئەو مجازەفە گەورەیە کە بە خەڵکی کوردستانە کرێ و مەجموعەیەک زۆر قڕ و مەجموعەیەکیش زۆر پڕ، زۆری نە زۆر قڕ و کەمینەیەک پڕ لە هەرێمی کوردستانە. ئەم هەموو سەرۆت و داهاتە لەم هەرێما قۆرخ کراوە بۆ مەجموعەیە کەسی دیاری کراوە پەنجەکانی دەزەبژێرێن. ئەوە ژیانی ئاساییە لەم هەرێما ئاگوزەرێ، یان نەخرە ئەمە ژیانێکی زۆر کولەمەرگیە لەم هەرێما ئاگوزەرێ، یان ژیانێکی پڕقەیرانە لەم هەرێما ئاگوزەرێ. زۆر باشە کاک شێخ با پرسیاری ئەوە بکەین. زۆرێک لە هێزەکان داوایانە کرد کە پەرلەمانی کوردستان کارا بکرێتەوە، بەڵام ئەو کاتە بە سەراحەت بڵێم پارتی دیموکراتی کوردستان تووشی عینادێکی سیاسی بوو، نەیە هێش پەرلەمان کارا بکرێتەوە. بەڵام ئێستا وەکو من لە پێشوچێکا وتم لە هەمووان زیاتر پارتی دیموکراتی کوردستان حماسەتی هەیە بۆ کاراکردنەوەی پەرلەمان، بەڵام بۆ پەرلەمانی کوردستان کارا نابێتەوە. لە ڕاستیە حماسەت نییە لەگەڵ ڕێزمە من ئەبێ داکۆکی لەوە بکەم کە پێویست بوو پەرلەمانی کوردستان زووتر کارا بکرێتەوە، زووتر دۆخەکە ئاسایی بکرێتەوە و دەست بە کارەکانی خۆی بکاتەوە لەبەر زەرورەتی ئەم محەتە مێژوویە لە هەرێمی کوردستاندا بە پەرلەمانی کوردستان. لە ڕاستیە هیممەت بۆ کاراکردنەوەی پەرلەمان هیممەتێکی زۆر لاوازە. ئەو پەرلەمانی کوردستان کارە ناکرێتەوە کە بڕیار وایە کارای بکەنەوە بۆ ئەوەی یاسا سەروەربێت لە وڵاتەیە، کاراکەنەوە بۆ ئەوەی بڕیارێکی حیزبی کە دراوە فۆرمێکی حیزبی کراوە بەبەری پرۆسەیەکە لە پەرلەمانی کوردستان شەرعیتێکی بۆ وەربگرن. ئەگەر نا پەرلەمانی کوردستان دەست بە کارەکانی خۆیەکە. پەرلەمان لە لای خەڵکی کوردستانەوە بۆ 4 ساڵ متمانی پێدراوە، بە ئیرادە متمانی پێدراوە. ناکرێت پەرلەمانێکی بێ ئیرادە دەست بە کارەکانی بکاتەوە. ئەو کاتە وەکو پەرلەمان نییە، لە ڕاستیە ئەبێتە کۆرسێک بۆ پارتە سیاسیەکان. لە ڕاستیە ئەمە ئاقارێکی زۆر خراپە، بڕوام وایە نەبوونی باشترە لە بوونی. و کاتێکی پارتێکی سیاسی ئەوێ پەرلەمان کارا بکاتەوە گفتوگۆ لەگەڵ لایەنە سیاسیەکان ئەکات، مەفروض نییە خاڵەکانی ئەو داواکاریەکانی ئەو زۆرتر بن لە داواکاریەکانی بەرامبەرەکانی. ئاخر خۆ دیارێکی پەرلەمانی کوردستانی پەکخستووە، ئاخر خۆ دیارێکی سیستەمی نیوموچە و چارەکە موچێ بەسەر فەرمانبەرانی هەرێمی کوردستانە سەپاندووە. ئاخر خۆ دیارە داهاتی ئەم وڵاتە لەکوێوە کێ ئیفرۆشێ لای کێ و چۆن سەرفە بێ، دیارە لەکوێ ئەمە مەفروضە ئەو لایەنانەی یان ئەو دوو حیزبە دەسەڵاتدارە بە دەرەجە یەکەم حیزبی یەکەمی دەسەڵاتدار لە هەرێمی کوردستانە ئەو بێتە پێشەوە بەڵێ ئەم قەیرانانە کە دروست کراون من پشکی شێرم بەرەکەوێ. ئاخر خۆ ئەوە بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵ ئیسلامی نییە کە پەرلەمانی کوردستانیان پەکخست بێ، سیستەمی نیوە موچیان پاشەکەوتی موچیان سەپاند بێ لە دەسەڵاتی جێبەجێکردن و کابینی هەشتەمە. ئەوە دیارێکی ئەوەی کردووە. بۆیە ئیرادە بۆ کاراکردنەوەی پەرلەمانێکی فعلی، پەرلەمانێکی کارا لە ڕاستیاوی ئیرادەیە نییە. لەبەرەوە من نەخر بەجددی نابینم یعنی ئیرادەی کاراکردنەوەی پەرلەمان بۆ مەبەستێکی دیاری کراوە بەداخەوە، یعنی ئەوەش کارە ساتێکی تر باشە. ناکرێت کاک شێخ تۆ بۆ نمونە سکرتێری پەرلەمانی لە کۆمەڵی ئیسلامی، سەرۆکی پەرلەمان بەڕێز دکتۆر یوسف ئێمەزانین کە لە بزوتنەوەی گۆڕانە و ئێمە بینیشمانە کە ئەندام پەرلەمانەکانی سەربەم دوو هێزە سیاسیە
پەرلەمانتاری چالاکن ڕەنگە پەرلەمانتاری تریشمان هەبێت لە هێزە سیاسەکانی دیکەدا کە داکۆچی زۆر لە باوا بڵێن ئەو قیوامەیە کە پەرلەمان هەیەی ئەوەی کە پێویستە مەسەلەن بۆ ئەو شکۆی کە پەرلەمان هەیەی پێویستە هەیبێ ناکرێ پەرلەمانی کوردستان کاراکەینەوە لەوێەوە ململانەی بۆ نمونە هێزە سیاسەکان بکەین لەوەی کە ئەگەر ئەوان ئانێ شتێکی نایاسایی بکەن ئێمە مەسەلەن بۆ من ئێوە بە یاسا ڕێژی خەنەوە بەو مانایە ئەگەر بۆ نمونە ئێسا کە زۆرتر قسە لەسەر ڕێفراندۆمە کرێ ئەو کۆمیتەی باڵای ڕێفراندۆم بەروارێکی دیاری کردووە ئەم بەروارە بە ئاوا بڵێن ڕەنگە پەرلەمانی کوردستان تەسەووری ئەوە بکات کە پێویستی بە یاسا هەبێ بۆیە داوێت پەرلەمانی کوردستان کاراکەنەوە بەس قسەکە لەوێ ئێوە ناتوانن ینی بە جۆرە لە جۆرەکان ململانەیەکی شەرعی بۆ نمونە تەنانەت ئەم بەروارەش بکەن تەنانەت ئەم ویستەش بکەن کە هێزە سیاسەکان ئانەوێ بەسەر خەڵکی هەرێمی کوردستانیا پسەپێنن ئێوەش ببن بەلاگ لە ململانەکەەوە بتوانن بە شێوەیەک ئەم باڵانسە ڕاستکەنەوە لە ڕاستیە لە بینی دوو قەوسا عقڵەتی سیاسی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان پەرلەمانی کارایان ناوێت پەرلەمانێکیان ناوێت کە دەستکراوە بێ لە یاسادانانە و لە دەرکردنی بڕیارە هەرم عقڵەتە سیاسی وای لێ کردووە کە سیستەمی حکومڕانی لە هەرێمی کوردستانە بۆ ئیفلیجێ بێت بۆ فۆرمە حیزبیانە بێت دامەزراوە شەرعەکانی بۆ ئاراستەیە بڕۆن کە زیاتر مۆرکی حیزبیان پێوە دیارە نەک مۆرکی نیشتیمانی و مۆرکی نەتەوەیان پێوە دیار بێ ئەوە تێبینی لەسەر عقڵەتی سیاسی لە هەرێمی کوردستانە لە ڕاستیە پەرلەمان ئێمە هەر لە سەرەتاوە ئاوا کارمان کرد لەگەڵ فراکسیۆنەکانە ئەو کودەسی سەرۆکاتی پەرلەمانی کوردستان پێمان وابوو پەرلەمانی کوردستان فراکسیۆنەکانی نوێنەری پارتە سیاسیەکانن پارتە سیاسیەکانی هەرێمی کوردستان لە کاتی بانگشی هەڵبژاردنیانە بەرنامەیەکیان خستۆتە پێشدەمی هاوڵاتیانی کوردستان لەسەر ئەساسی ئەم بەرنامە یان ئینتیمای حیزبی هاوڵاتیانی کوردستان دەنگیان ناوە بەم پارتە سیاسیانە هەر کەسێک بە ڕێژەیە کورسی هەیە لە پەرلەمانی کوردستان و فراکسیۆنێکی پێکێناوە ئێمە ئێستاشی لەسەر بێ بڕوامان وایە و ئەو کاتیش زۆر قەنەعەتمان پێ هەبوو کە پارتە سیاسیەکان ململانەکانی خۆیان بە پرۆژە یاسا و بڕیار بنێرن لە پەرلەمان ئێمە گفتوگۆی لەسەر بکەین چونکم ئێمە لە پەرلەمانی کوردستان کە پرۆژە یاسایە گیان بڕیارێ گفتوگۆەکەین ئازادن ئەندامانی پەرلەمان چۆن گفتوگۆیەکەن بەکام ئاڕاستەیە گفتوگۆیەکەن و دوجار بە پرۆزەیەکی مەدەنی بە شێوەیەکی دەنگدان یەکلا بێتەوە بە ئاڕاستەیەەکە لەگەڵ ئەوە شەکە کارمان کردبوو لەسەر ئەوەی کە بە ئەو پرسانەی کە ڕەهەندێکی نیشتیمانیان هەیە بە شێوەیەک لە شێوەکان جۆرێک سازان لە بینی پارتە سیاسیەکانە پارتە سیاسیەکان مەطبەخێک دروستکەن خۆیان بابەتەکان بکوڵێنن لە ڕێگەی فراکسیۆنەکانەوە بێتە پەرلەمانی کوردستان چەند پرۆژە یاسا هەبوو بۆ شێوەیە هاتووە فراکسیۆنەکان لەگەڵ پارتە سیاسیەکانە ناقسەیان کردووە و دوجار هاتوتە پەرلەمانی کوردستان ئێمە لە فراکسیۆنەکان ئەم ناقەشەمان لەگەڵا کردوون گفتوگۆمان کردووە دوجار بردومان تەواڵی پەرلەمانەوە واتە ئەوە دیدی صحیحە ئەوە بۆ چوونی ڕاستە کە پارتە سیاسیەکان ململانەکانیان لە دەرەوە واز لێ بێنن لە پەرلەمان ململانەکان بکەین بەڵام ئێستاشی لەسەر بێ پارتە سیاسیەکان لە هەرێمی کوردستانە بە شێوەیەکی گشتی بەڵام بە تایبەتتر هەردوو پارتی دەسەڵاتدار خۆیان زۆر گەورەترە بینەوە لەم دامەزراوە شەرعیانە بە نەزەرەیەکی زۆر گەورەتر خۆیان ئەبینەوە لە پەرلەمانی کوردستان ئەمە کێشەکە ئەوەیە لە وڵاتانی دراوسێمانە لە وڵاتانی پێشکەوتووە لە عێراق و ناوەندا بەرپرسە باڵادەسەکانی حیزبەکان ئەو تەنیان لە پەرلەمانی دەسەڵاتی جێبەجێکردنان لە لای ئێمە حیزب گەورەترە لە دامەزراوە حیزب گەورەترە لە حکوومەت کێشە لەمەوە سەرچاوە ئەگرێ زۆر تورکیا بڕۆ بەغا بڵۆ وڵاتانی پێشکەوت و سەرۆکی پارتە سیاسیەکە سەرۆکی پەرلەمانیان سەرۆکی حکوومەتە یان پۆستێکی هەیە لە پەرلەمان دەسەڵاتی یاسادانانیان لە حکوومەتە هەیەی ئەگەر ئاوا تەماشای دەوڵەتداریکەین بالفعل ئەتوانین دەوڵەتێکی مۆدێرنە دروست بکەین بەڵام ئەم عقڵەتی دەوڵەتداریش لای ئێمە هێشتا هەر بە عقڵەتی شۆڕشگێڕی بیری لەکەینەوە هێشتا هەر پێمان وایە پەرلەمان ژوورێکی بچووکە لە ژوورە حیزبیەکان کە لە ڕاستیە وای کردووەم هەرێمە بەرەوە بڕوە زۆر ئاسایی بێ لەلایەن پەرلەمان پەک بخەن و نزیکی 2 ساڵە ئەم فۆرمە بە ئاسایی بڕۆ زۆر باشە پرسیاری ئەوەشەکەم کە خەریکە وردە ئەو تێڕوانینە دروستە بێ لە هەرێمی کوردستان کە پەرلەمان بە دیاریکراوی یەک دوو ئیشی هەیە چەند یاسادانانەوە تریشان چاودێری دەستگای جێبەجێکردنە لەوە بترازە ئیتر لە پرۆسی سیاسیا بەشدار نییە بەڵام دوایتر دێمە سەر ئەو پرسیارە نازانم با برینێکی ئەوە بکولێنمەوە بەوەی کە
زۆر جار لەلایەن هەندێک لە کارکتەرە سیاسیەکان بەوە تاوانبارەکرێن کە کەس پەرلەمانی پەک نەخز ئێوە نەبێ، ئێوەی کە لەسەر زۆر پرس کە لەم دیوی پەرلەمانەوە سازانی لەسەرکرا بەڵام ئێوە عینادیتان تیا کرد، ئەوە بوو بە هۆکاری ئەوەی کە پەرلەمانی کوردستان پەک بخرێ، بە تایبەتیش ئەوەی کە پەیوەندی بە پرسی سەرۆکایەتی هەرێمەوەیە. تا تو بۆ ماڵێکی بڕوام وایە پشکی شێر لە پەکخستنی پەرلەمانی کوردستانە بەرپرسی سەرۆکایەتی هەرێمی کوردستانەکەوێ، هەمواری یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستان. ئێمە لە خولی چوارەمی پەرلەمانی کوردستان ئەمانزانی پرسێکمان لە پێشە، ئەویش پرسی ویلایەتی بەڕێ سەرۆکی هەرێمی کوردستانە. ئەم پرسە لە 2013 بە یاسای ژمارە 19 2 ساڵ درێژکرا بووەوە. هەر ئەو کادێکێتی و پارتی ئەم پرسیان بۆ 2 ساڵ درێژ کردبووە، خۆیان زۆرینەی پەرلەمانیان هەبوو، ئەم لوغمیان بەجێهێشت بوو بۆ خولی چوارەمی پەرلەمانی کوردستان. ئێمە مانزانی ئەم پرسە پرسێکی قورسە، ئەم پرسە پرسێکی یاساییە بە ڕەهەندێکی سیاسی. بۆیە لە سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان دوایەوەی لەگەڵ فراکسیۆنەکانی پەرلەمانی کوردستان گفتوگۆمان کرد، زانیمان پێویستی بەوە هەیە مخاتەبەی پارتە سیاسیەکانی شکین. بۆیە بەو ئاقارەشان ڕۆشتین کە وا پێویستە پارتە سیاسیەکان بێن بۆ لای نوێنەرەکانیان وە پەرلەمانی کوردستان، ئەوان بێن نەک ئێمە بچین بۆ لایەن. بەڵام لەبەر ڕەهەندی یاسایی و هەستیاری پرسەکە ئێمە هاتین ئاوا مامەڵەمان لەگەڵ ئەو پرسا کرد. مامەڵێکی زۆر وردمان کرد کە لە خولەکانی پێشوشان نەکرابوو، یعنی پەرلەمان بۆ شێوەی نەکردبوو، یعنی دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان. ڕۆشتین لای بەڕێز کاک مەسعود، ڕۆشتین لای مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان، یەکێتی نیشتیمانی کوردستان و باقی پارتە سیاسیەکانی تر بە پێکاتەکانەوە کە پێمانوتن پرسی ویلایەتی بەڕێ سەرۆکی هەرێمی کوردستان لە 19 هەشتی 2015 ویلایەتی تەواو بێ پێ یاسای ژمارە 19 2013. بۆیە دیتان چییە و ئێوە پرۆژەتان چیە، قسەتان چییە لە حاڵەتێکا کە پرۆژەی چەند پارتێکی سیاسیش ئامادەکرا بوو کە پێشکەشەکرا. بۆیە ئێمە کارمان کرد لەسەر ئەوەی کە پەرلەمانی کوردستان ڕۆڵی یاسایی خۆی ببینێ، ڕۆڵی یاسایی خۆی ببینێ. پەرلەمان یاسا دەرەکات، پەرلەمان چاودێری حکوومەتەکە. بۆیە ئێمە کارکردنمان بۆ یاسا و بۆ سەروەری یاسا لە ئاستێکدا بوو بۆ ئەوەی یاسا بە سەروەری بێڵینەوە و پەرلەمان بە ئەکتیڤی بێڵینەوە. سەردانی پارتە سیاسیەکانیشمان قبول کرد و ئەوانیش هەر کەسە لە لای خۆیەوە بە شێوەیەک لە شێوەکان گڵۆپی سەڵزیان هەڵکرد کە ئەوان پشتیوانن لەوەی کە بە یاسا ئەم پرسە چارەسەر بکرێ. دوای ئەوەی کە دیدێکی کە بینینەوە، خوێندنەوەیکی ترە بینینەوە، هەڵوێستێکی ترە بینینەوە، لە ڕاستیە ئەوەیە کە مصداقیەتی سیاسی لە هەرێمی کوردستان خاتە ژێر پرسیارێکی زۆر گەورەوە. باشە هاوڵاتێکی سادە ڕەنگە پرسیاری ئەوە بکە بڵێ خۆ لەم وڵاتەیە بێ یاسایی زۆرەکرێ، نەدەکرا مەسەلەن بۆ نمونە پرسی سەرۆکایەتی هەرێمیش لەم کاتەیە دەستی لێ نەدرایەوە، پەرلەمانی کوردستان خۆی نەخستایەتە ناو قەیرانەوە و سەرنجامیش باوا بڵێن هاوڵاتی ڕەنگە بڵێ ئێمە سەرۆکایەتی هەرێممان باوا بڵێن لە شوێنی خۆیەتی، بەڵام ئەوەی کە تعتیل بوو ئەوەی کە ئێستا هاوڵاتی نیەتی بێریتێ لە پەرلەمانی کوردستان. یعنی ناکرێت پەرلەمانی کوردستان دەست بۆ پرسێک بەرێ پرسەکە چارەسەر نەکا بەڵام لەسەر مەرجی خۆی کۆتایی بێ. هاوڵاتی لەگە دەستکاریەوەتان نەکردای چییە بوو؟ ئێمە بەرامبەر بە هاوڵاتیانی کوردستان و پێش ئەوانش بەرامبەر بە خواسوێنمان خواردووە لە پەرلەمانی کوردستانە کە ئێمە بێ کار بە یاسا بکەین. ئەگەر یاساشکێنی لە پەرلەمان و سەرچاوە بگرێ ئیتر بۆ دەسەڵاتی جێبەجێکردن و بۆ هاوڵاتیەک ئەوە زۆر ئاساییە. بەڵام ئەم دەستگایە ناکرێ یاساشکێنی لەوە سەرچاوە بگرێ، ناکرێ ئێمە خۆمان یاساکان دەربکەین بەڵام هەر خۆشمان یاساکان پشکێنین. کاتێکا کە یاسا دەرەکەین ئێمە ئەبێ چاودێری جێبەجێکردنی یاساکانیش بکەین. بۆیە ئێمە قسەمان لەسەر ئەوەیە کە وڵات بە دامەزراوە بکەین و مافی خەڵک ئابۆ شێوەیە تەخشان و پەخشانی پێوە نەکرێ، خەڵک بتوانێت مافی خۆی وەربگرێ، بتوانێت ژیانێکی شەرەفمەندانە بەڕێ بەڕێوە. ئەو کارە لە پەیڕێوی نوێخۆی پەرلەمانی کوردستانە سپێراوە بە پەرلەمانی کوردستان کە پەرلەمانی کوردستان یاسا دەرەکا و چاودێری دەسەڵاتی جێبەجێکردنەکە. واتە ئێمە بەکاری خۆمان نەستاوین، بە مەهامی خۆمان نەستاوین، بە دڵنیاییەوە لەوە لامان بدایە ئەو کاتە بەرپرسیارە بووین بەرامبەر بە خەڵکی کوردستان کە ئێمە بۆچی نێراوین و چی بەرامبەرمانەکرێ. ئەوە ئێمە نین کە قەیرانەکانمان دروست کردووە، ئەوە ئێمە نین کە کێشەکانمان قوڵتر کردوێتەوە. ئەوە عەقڵەتە حیزبیەکەیە و دەسەڵاتی جێبەجێکردنە کە نەیتوانیوە لە هەرێمی کوردستانە
بە ڕۆڵی خۆی هەستێ ڕۆڵێکی جوامێرانە و شەرەفمەندانە ببینێ بۆ ژیانێکی شەرەفمەندانە بۆ هاوڵاتیانی کوردستان. ببوورە کاک شێخ فەخرەدین دەچینە ناوبڕێک و دواتر درێژە بە گفتوگۆکەمانە دێن. بەڵە خۆشەویستان دوای ئەم ناوبڕە دێمەوە خزمەت ئەوەی خۆشەویست. بەڵە خۆشەویستان جارشکە سڵاو لە ئێوەی خۆشەویست لەگەڵ زۆر بەڕێز شێخ فەخرەدین قادر سکرتێری پەرلەمانی کوردستان درێژە بە گفتوگۆکەمانە دێن. کاک شێخ هەست ناکەن کە هێزە سیاسیەکان لە هەرێمی کوردستانە سەرکەوتوو بوون لەوەی کە دیدێک لە هەمبەر پەرلەمان بۆ خەڵکی کوردستان دروستکەن کە ئەویش ئەوەیە پەرلەمانی کوردستان بە مجەڕەدی و دیاریکراوی تەنها دوو یشی هەیە واتە لە دوو کاری سەرچیە پەرلەمان کۆتاییە کاری پەرلەمان کۆتاییە ویش بریتە لەوەی کە یاسا دەرەکە دو جاریش چاودێری حکوومەتەکە لەوەی کە بزانێ یاساکان چۆن جێبەجێەکە ئیتر دوای ئەوە هیچ علاقەیەکی بەسەر سلوک و جۆڵەی سیاسیەوە نییە. ئەم خاڵیکردنەوە ئەم دەستگا گرنگە لە سیاستکردن بۆ بەتایبەتیش زۆر جار لە کۆمەڵێک سێکتەرە ئەبینین کە حکوومەت ینی پەرلەمانی زۆر بچوو کردوەوە بەتایبەتیەوەی کە پێگوتێ پەیوەندیەکانی دەرەوە و دیبلۆماسیەت و لۆبیکردن و ئەوانە سەیرەکەی پەرلەمانی کوردستان هیچ بە ئاوا بڵین کاریگەریی لەسەر ئەمە نییە. هەست ناکەی کە سەرکەوتوو بوون لەوەی کە وا لە خەڵکی بکەن بڵێن خەڵکی پەرلەمانی کوردستان ئێوە کاری خۆتان بکەن چی پەیوەندی دارن بە کۆمەڵێک پرسی سیاسیەوە کە سەرێشە بۆ خۆتان و بۆ خەڵکیش دروستەکات. حیزب دەسەڵاتدارەکانی هەرێمی کوردستان زۆر کارامە و لێ هاتوونە دروستکردنی قەیرانە بە قەیران لەبیر خەڵکە بنەوە. ئەمە بەشێکە لەو ڕۆڵە ناجوامێرانەی کە ئەیبینن لە هەرێمی کوردستانە. قەیرانێک هەیە قەیرانێکی قوڵترت بۆ دێنن بۆی قەیرانی پێشتر لەبیر بچێتەوە. یەک وە دوو لەگەڵ ڕێزمە خولەکانی پێشووی پەرلەمان ناڵێم خولی سێم چکم تا ئەندازەیەک جوڵەیەکی ئۆپۆزیسیۆنی گەورەیتیا بەرقەرار بوو. وا هاتبوو لە بارگا حیزبەکان بڕیارە دراو لێ کرابە بڕیار لە پەرلەمانە کرابە بڕیار و بە یاسا. واتە پارتە دەسەڵاتدارەکان نەیانتوانیوە دەسوپەنجیان لەگەڵ سیستمێکی پەرلەمانیە لەگەڵ پەرلەمانێکی کارایە کە یاسا دەرکا بڕیار دەرکا نەرم بکەن بەڵکو مامڵەیەکی بچووکتریان لەگەڵا کردووە. و هەرێمی کوردستان لە ڕوانگەی نێودەوڵەتیەوە بچووک و کەم دیار بووە. بەڵام ئێستا هەرێمی کوردستان بەتایبەتی لە دوای ئەو ڕۆڵی کە بینیوەتی لە شەڕی ڕوبەڕووبوونەوەی تیرۆر و داعشا هەرێمی کوردستان لە پێشچاوی وڵاتانە. ئەگەڕێمە بۆ قسەیەم کە کاتێک شاندە پەرلەمانیەکانی هەرێمی کوردستان چوونەتە دەرەوە بەڕێ سەرۆکی پەرلەمانە و شاندانی چوونەتە دەرەوە و شاندە سیاسیەکانی هەرێمی کوردستان پارتە سیاسیەکان چوونەتە دەرەوە لە ڕاستیە پرسیاری زۆر جدیان هەیە لەسەر ڕۆڵی پەرلەمان و وەکارایی پەرلەمان. واتە ئەو قۆناغانە ڕۆی تێپەڕی کە پەرلەمان بە بچووکی ببینرێت. بۆیە ئێستاش دڵنیا دەکەم لەوەی ئەگەر پەرلەمان بەم گەورەیە و وەزعی هەرێمی کوردستان بەم گەورەیە لە ئاسی نێودەوڵەتیە دیار نەبووایە دڵنیا بە لەوەی کە پێویستیان بە پەرلەمان نەبوو کارایان نەکردەوە و هیچ مەبەستیشیان نەبوو لە ئیهمالکراوەکان دایانەنا. بەڵام وا دیارە ئەم سیستەمە پەرلەمانیە وا دیارە ئەم خەباتە پەرلەمانی ڕاستتر بڵێم بەرهەمێکی هەیە و گەرم و گوڕی و گورجوگۆڵێکی باشیان بینیوە لە خوری چوارەمی پەرلەمانی کوردستان و دڵنیام ئەم خەباتە ئەم ساڵ بێیان 10 ساڵی تر بێ هەرم خەباتەیە بەرهەمدارە و ئەو خەباتانەی تر خەفەکردنی دەنگی خەڵک و ئیرادەی خەڵک دڵنیا بە لەوەی کە دوابڕاوە. بۆیە ئەم خەباتە بەرهەمیە بێ بەڵام چۆن بتوانین لە ئێستادا مامڵە لەگەڵ ئەم عەقڵیەتە حیزبیە خۆ بە زلزانە فرامۆشکەری دەنگ و ئیرادەی خەڵکا بکەین پێویستی بە دامەزراوی خۆگری هەیە و پێویستی بە پاپەندبوون هەیە بە یاساکانەوە و بە ڕێنماییەکانەوە. ئاخر خۆ پەرلەمانی کوردستان یاسادەرەکە ئێخۆ دەسەڵاتی جێبەجێکردن کە پێک هاتووە لەو کابینان لەو وەزارەتانە هەر وەزارەتێک بە یاسا کارەکانی ڕێکخراوە. کاک شێخ ئێوە ئازانن کە ئێستا پەیوەندیەکانی هەرێمی کوردستان لەگەڵ بەغدایە لە خراپترین دۆخیدایە. هەڵبەت غیابێکی گەورەی پەرلەمان لێرە ئابینرێ بەڵام پرسیارەکەەوە ئەگەر پەرلەمانی کوردستان هەبوایە ئەگەر ئەم دامەزراوە گرنگە هەبوایە ئایا کێشەکانی هەرێمی کوردستان ئەوەنە تووشی هەڵاوسانە بوون یاخود بە ئاوا بڵێن چەندێک لەو کێشانە و لەو گرفتانە و چارەسەرکردنیشان پەیوەندی بە پەرلەمانی کوردستانەوە هەبوو واگەر پەرلەمانی کوردستان
لە جێگەی خۆی بووە کارا بووە چالاکی بکردە لانێکم بەشێک لەو کێشانە چارەسەرە بوو. ئێمە لە پەرلەمانی کوردستان پرۆژە یاسایەکمان هەبوو بۆ ئەنجومەنی دانوستان، واتە هەموو ئەو لیژنانەی هەموو ئەو وەفدانەی ئەو شاندانی کە ئەچنە ناوەندیان هەر وڵاتێکی تر لە پەرلەمانی کوردستان شەرعێت وەربگرێ و ئەم ئەنجومەنێکی شەرعی لە پەرلەمان متمانی پێدرابێ، واتە شاندەکان لە شاندی حیزبیەوە ڕزگار بکەین بگەین بە شاندی نیشتیمانی و شاندی نەتەوەی. بە دڵنیاییەوە ئەگەر پەرلەمانی کوردستان کارا بووایە لەم پرسانەیە لەم کێشانەیە و لە بینی هەرێم و ناوەندا پەرلەمان دەتوانی ڕۆڵی گەورە ببینێت، چونکم دیارە ئەو شاندانی کە ئاڕۆنە ناوەند زیاتر مۆرکێکی حیزبیان پێوە دیارە وەک لە مۆرکێکی نیشتیمانیان پێوە دیار بێ. ڕاستە دەسەڵاتی جێبەجێکرد نەڕۆن، بەڵام وا ئەبینرێ کە حیزبێک یان دوان زیاتر لە ناو شاندەکانە هەن. لە ڕاستی هەرێمی کوردستان حیزبێک و دوان نییە، ئەو هەموو حیزبوونەتەوەی تایە. بۆیە بڕوام وایە کێشەکانی نێوان ناوەند و هەرێمی کوردستان بەشێکی پێوەستە بە هەڵکشانە حیزبیەکانەوە و ئینتیما حیزبیەکانەوە و ململانەی حیزبیەکانەوە و بەشێکیشی پێوەستە بە پابەند نەبوونی دوو تەرەفە لە بەڕێژە لەلایەن حکومەتی ناوەندیەوە و هەروەها هەرێمی کوردستانەوە. ئەمانە ئەتوانرا ئەمانتوانی لە پەرلەمانی کوردستان بە تەنسیق لەگەڵ ئەنجومەنی نوێنەرانی عێراق و بە سەردانی وفودی پەرلەمانی کوردستان بۆ ناوەند کە لە بەرنامەمان بوو لەو کاتانە کە سەردان بکەین بەداخەوە پەرلەمان بۆ ئەقارا برا کە بچین لە نزیکەوە گفتوگۆ بکەین لەگەڵ ناوەندە لەگەڵ دامەزراوەکانی ناوەندە ئەنجومەنی نوێنەرانە و لەوێ بتوانین گفتوگۆی کێشەکانمان بکەین، لەوێ بتوانین بە یاسا ڕێکی بخەین، هاوکار و هەماهەنگی دروست بکەین لە نێوان ئەنجومەنی نوێنەرانی عێراق و هەروەها پەرلەمانی کوردستان و لە بینی هەردوودا ببوورە. خۆ 2 ساڵ پەرلەمانی کوردستان کارا بوو و کێشەکانیش ڕوویاندا بوو بە تایبەتیەوەی کە پێویستی پێوەستە بە مەسەلەی بودجە و ئەوەی کە وترێ بودجە هەرێمی کوردستان و بڕینی بودجە هەرێمی کوردستان. خۆ ئەو کاتە پەرلەمانی کوردستان کارا بوو بۆ نەیتوانی ئەم تەنسیقە بکە بۆ ئەم توانی ئەم پەیوەندی بکە. یعنی ئەو کاتەش تەسەوریەوە کرێت کە هێزە سیاسیەکان بە تایبەتی و هێزە سیاست دەسەڵاتدارانە ینی بە ئاوا بڵین هەر پەرلەمانی کوردستانی خستبە پاش خۆیانەوە، واتە پەرلەمانی کوردستان بۆ لەو 2 ساڵە نەیتوانی لانی کەم ئەم دەورە کاریگەرە ببینێەوە خۆی بکە بە لانی کەم بە بەدیلێک بۆ ئەم پرسانە. بەشێکی پێیوەست بوو بە دەسەڵاتی جێبەجێکردن لە هەرێمی کوردستانە. دۆسی قرس لە هەرێمی کوردستانە دۆسی نەوت بوو و بە نسبەت حکومەتی ناوەندی شەوە دۆسی نەوت بوو. پیانەوتین ئێمە ئامادەنین نەوتی بەسرە پشتی نەوتی بەسرە بین بە هەولێر لە کاتێکا کە هەولێر یعنی هەرێمی کوردستان ئامادەنیە پشتی نەوتی خۆیمان منباتێ بۆی بۆ هاوڵاتیانی بەسرە و پارێزگاکانی تری سەرف بکەین. بەشێک لەمە پێوەست بوو بە دەسەڵاتی جێبەجێکردنەوە ئێمە چەندین جار سەرۆکی حکومەت و وەزیری سامانە سروشتەکانمان بانگهێشتی پەرلەمانی کوردستانە کرد لە نزیکەوە گفتوگۆمان لەگەڵاکردن کە ئەم پرسە چۆنە ڕوا و بەچ ئاقارێکە ئەڕوا بۆ وایە، واتە بەشێکی پێوەست بوو بە خۆمانەوە. بەشەکەی تری کە ئێمە کارمان لەسەر کرد چەند دانیشتن و کۆبوونەوەیەک لە بینی ئەنجومەنی نوێنەرانی عێراق و پەرلەمانی کوردستان بوو، هەتا لەو ئەخیرەوە لیژنێکمان پێکێ نابوو کە بتوانین هەماهەنگیکەین لەمانە ڕۆڵمان هەبێ، هەردوو پەرلەمانەکە ڕۆڵمان هەبێ، چونکم زیاتر کێشەکە لە بینی هەردوو دەسەڵاتی جێبەجێکرد نابوو. حکومەتی ناوەند لەگەڵ حکومەتی هەرێمی کوردستان ئەو پرسەکەش پرسی نەوت و استحقاقاتی ترمان لە پێشمەرگە و لە بابەتەکانی هەندێک کارمان لەسەر کرد، بەڵام بەداخەوە کارەکان بەشێکی پێوەست بە شەڕی داعش لە نێوخۆ و کێشە قوڵەکانی هەرێمی کوردستان و دەسەڵاتی جێبەجێکردن و چاودێری ئێمە بۆ پرسی سوتەمەنی لەو کاتاکە قەیرانی قوڵی بۆ دروست کردبووین ئەوانە وای کرد زیاتر نێوماڵی خۆمان ڕێک بخەینەوە و بە هەند پرسەکانی نێو خۆمانەوە بین و شەڕی داعشش قورساییکی گەورەی هەبوو لەسەر پەرلەمانی کوردستان کە کاریە کرد بە دوواداچوونیە کرد چەندین کۆبوونەوەمان کرد. ئەوانە یعنی بەشێک بوون لە سەرقاڵی پەرلەمانی. زۆر باشە. ئەبێ ئەو کاتی کە ماومە ئەندازەیەک تەرخانی کەم بۆی کە قسە لەسەر پەرلەمان و پەیوەست بە هێزە سیاسەکانەوە بکەین. جەنابەت سکرتێری لەسەر پشکی کۆمەڵی ئیسلامی لە پەرلەمانی کوردستان زۆر جارەمە وەکو منەت بە کۆمەڵی ئیسلامی و دەوترێتەوە ئەخرێتەوە بەرچاوی زانم لەوەی کاگەر پەرلەمانی کوردستان کارا بکرێتەوە و بەدڵی هێزە سیاسەکان نەبێ ئەو کاراکردنەوە کۆمەڵی ئیسلامی بەدڵی ئەوان نەکە ئەم سکرتێری پەرلەمانی لێوەرەگیرێتەوە. تۆ بە ماڵێکی لە ڕاستیە ئێمە نەلکاوین بە کورسیەوە بڕامان وایە کورسی
ئەبێ حەقی خۆی بدەیتێ جا لە دەسەڵاتی یاسادانانایە یان لە دەسەڵاتی جێبەجێکردنایە کورسی حەقی خۆی هەیە ئەبێ بتوانی مافی کورسێکە بدەیت و ئێمە سکرتێری پەرلەمانی کوردستانمان لە پارتێکی سیاسی وەرنەگرتووە تا ئێستا پێمان بفرۆشرێتەوە و جۆرێک لە منەتمان پێ بکرێ ئێمە کاتێک پەرلەمانی کوردستان لە خولی تەشریعی خۆی دواکەوتە بوو دەستی بەکارەکانی نەکردبوو بەهۆی ئەو کێشمەی لە نێوان لایەنە سیاسیەکانە هەبوو بە تایبەتی هەردوو حیزبی باڵادەست لە پشتی خۆیان لە دەسەڵاتی جێبەجێکردنە کاتێک ڕێکەوتن لەسەر سەرۆک و جێگری پەرلەمان کە هەڵبژاردننی بۆ بکرێ ئەو کاتە لە بینی هەردوو بەڕێزان ئەو کات کە پاڵێوراو بوون سەرۆک و جێگری پەرلەمان داوایەک لە فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی کراوە کە کەسێک مڕەشەح بکەن بۆ سکرتێری پەرلەمانی کوردستان بۆ ئەوی دەست بە خولی پەرلەمانی بکەین تا ئەوەی دەسەڵاتی جێبەجێکردن ئەگەنە ئەوەی کە ڕێکەوتنی بکەن و پشتی پارتە سیاسیەکان لەوێ تەواو ببێ و ئەمجا حکومت بێت و متمانە بە کابینەکە بدرێ ئەو کاتە فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی ئێمەیان پاڵاوت بۆ پۆستی سکرتێری پەرلەمانی کوردستان من بە دەنگ ئەندامانی پەرلەمانی کوردستان سکرتێری پەرلەمانی کوردستانم و ئەوەش کە لەوێ بووین سکرتێری پەرلەمان بووین خوازیارم توانی بێتم حەقی سکرتێری پەرلەمان بدەم توانی بێتم خزمەتێک بکەم ئەو متمانەیە کە خەڵک بە منی داوە متمانەکەیان لە دەست نەدەم سەرڕاستانە کاریان بۆ بکەم لە پەرلەمانی کوردستاندا بۆیە بەلامانەوە گرنگ ناو نییە بە ئەندازی ئەوەی کارکردن و ناوەڕۆک گرنگە زۆر باشە ئێوەی پەرلەمانتار تەمان لە ڕێگای هێزە سیاسەکانەوە لە ڕێگای حیزبەکانەوە واتە کاندیدی حیزبەکان بوون بە ئەندامی پەرلەمان وەکو پەرلەمانتار کارەکەن دوایەوەی کاچنە پەرلەمان ئایا وەکو هەسارەیەکی جیاواز وەکو ئەستێرەیەک ئەبێ بکشیت و لە هێزە سیاسەکە دوورکەویتەوە یاخود بە پێچوانەوە جۆرێک لە پەیوەندی دیکە لە نێوانی پەرلەمانتار و حیزب دروست بێ من قسەکەم لەسەر ئەوەیە ئەم پەیوەندیە دەبێت دوای ئەوەی کە دەبن بە پەرلەمانتار و ئیشی پەرلەمانەکەن واز لە حیزب بێنن یاخود پەیوەندەکان جۆرێکی تر بێ پەیوەندی پەرلەمانتار و حیزب بەبێت چۆن بێ حاڵەتی تەندروست ئەوەیە هەر پارتێکی سیاسی کە کۆمەڵێک پەرلەمانتاری نادۆتە پەرلەمانی کوردستان لە ڕێگەی دەنگی هاوڵاتیانی کوردستانەوە دەستکراویان بکەن بۆ تایبەتمەندی پەرلەمانتاریەتی خۆیان نەک پەرلەمانتارەکان کارکتەرێکی حیزبی بەحت بن حیزبێت زاڵ بێ بەسەر ئینتیمای پەرلەمانی و کاری پەرلەمانی و سلوکی پەرلەمانی کاری دروست ئەوەیە من ئەوە بە دروست بۆ ئەو حیزبە بڵێم کە منی ناردە پەرلەمانی کوردستان لە ڕێگەی دەنگی هاوڵاتیانی کوردستانەوە دەستکراویان کردین کە ئێوە بەڵێ لە چوارچێوەیەکی فۆرمێکی حیزبیا ئێوە ئەندامی پەرلەمان بوون لەسەر لیستێکی قوارێکی سیاسی ئەندامی پەرلەمانن بەڵام ئێوە دەستکراون لە کاری پەرلەمانیتانە بەداخەوە ئەندام پەرلەمانیشە بوو ئەم دەستکراوەی بۆ خۆی بەڕەوان نبینیوە حیزبەکەی چۆنی پێوتۆ وا بکە هەر یەکێک لەم ئەندامانی پەرلەمانە محکومە بە بانگەشەیەکی هەڵبژاردن کە لەلایەن پارتەکەیەوە کراوە مەفروزە وەرەقەی بانگەشەی هەڵبژاردن ئەوەی کە بە خەڵک و هاوڵاتیانی کوردستانی وتووە ئەوە ئەجندا و بەرنامە و کار و پەیڕەوی ئەو بێ لە پەرلەمانی کوردستانە پرۆژە یاسای بۆ پێشکەشکە و پرۆژە بڕیاری بۆ پێشکەش بکە و بەداداچوون بۆ کێشەکان بکە بۆ ئەو داواکاریانە بکە بۆ وعد و پەیمانانەکە کە داوێتی بە خەڵکی کوردستان ئەمە دیدی صحیحە ئەمە دیدی ڕاستە بۆ کاری پەرلەمانی نەک پەرلەمان فوتوکۆپی حیزبێکە لەوێ حیزبەکە چێڵێ واکات ئەمە دیدی صحیحە دوجاریش ئەو چوارچێوانی کە چوارچێوە و ڕەهندێکی نیشتیمانیان هەیە پارتە سیاسەکان بە دڵنیاییەوە قسەیان هەیە پارتە سیاسەکان ئەتوانن لەگەڵ فراکسیۆنەکانی خۆیانە دیدەکانی خۆیان لە پرۆژە یاسا و بڕیارە پێشکەش بکەن نەک کاراکتەرە پەرلەمانتاریەکانیان لە پەرلەمانە ئەوەی کە حیزبی دەرەکەون ئەوە بە سلوکی پەرلەمانی دەرناکەون ئەمە پەرلەمانی وڵاتێکی دواکەوتووە لە ڕاستیە پەرلەمانێکە لە شێوەیە لە فۆرمێکی حیزبیە کە بەداخەوە زۆر خراپە لە بیرمان نەچێ لە هەموو دنیاوایە ئەم پارتە سیاسیانە پاڵێوراوەکانی خۆیان لە ڕێگەی دەنگی هاوڵاتیانە ئەنێرنە ئەوێ بەڵام ئەو 4 ساڵە کە لە پەرلەمانان لەوێ ممارەسەی کاری پەرلەمانی خۆیانەکەن بە باگراوندێکی کاڵی حیزبی چونکە بەسێندان پەرلەمان نوێنەری خەڵکن خۆ خەڵکی کوردستانیش دابش نەبوون مەسەر هەموو حیزبانەیە زۆر باشە ئەگەر جارێککە بگەڕێمەوە بۆ 19 ئاب بە ئەو ڕووداوە کە پێگوترێ ئاشوبەکەی پەرلەمان کە تەسەورەکرێت کە ئەمە سەری پەرلەمانی خوارد ینی ئەمە بۆ ئێوە یادەوەریشی ناخۆش نییە وەکو پەرلەمانتار وەکو سکرتێری پەرلەمان یاخود ئەمە دەرخەری ئەوە نەبوو کە پەیوەندی پەرلەمان و هێزە سیاسەکان پەیوەندێکی نۆرمال پەیوەندێکی باش یا هەماهەنگێکی باش نەبوو بۆیە
سەرنجام بە داخستنی دەرگای پەرلەمان کۆتایی هات. لە ڕاستیە نۆزدەی ئاب بە دیدی پەرلەمانی بە تێڕوانینێکی پەرلەمانیانە کاری پەرلەمانی ڕۆژێکی ئاساییە نۆرماڵە نیسابی یاسایی دانیشتنێکی نە ئاسایی پەرلەمانی کوردستانە لە نۆزدەی ئابە بۆ پرسێک کە لەو ڕۆژەیە کۆتایی پێ ویلایەتی بەڕێ سەرۆکی هەرێمی کوردستان کۆتایی پێ نیسابی یاسایی تاوا نابێ دانیشتن ناکەین چەند جاریکەش نیسابی یاسایی تاوا نەبووە و دانیشتنی پەرلەمان نەکراوە ئەمە لە دیدی یاساییەکەیەوە بەڵام ڕووەکەی تری بریتە لەو ڕووەی کە حیزب ململانەی دەسەڵاتی یاسادانان بکات ئەمە ڕووە سلبیەکەیەتی ئەمە ڕووە شەرم هاوەرەکەیە کە حیزب بێت چۆن ئەم پەرلەمانە پەک بخە چۆن ئەم پەرلەمانە ئیفلیج بکە ململانە لەگەڵ ئەم پەرلەمانە کە کاتێک کە کارکتەرەکانی خۆی لەوێن کاتێ دەسەوسانە لەوەی کە بە پرۆژه یاسا و بڕیار بە خیتابی سەردەمیانە و پەرلەمانتاریانە کێشەکان گفتوگۆکەین و چارەسەریکەین و لە هۆڵی پەرلەمانە چارەسەر بکرێ نەک لە بادەگای حیزبەکانە ئەمە کێشەکە لێەوە سەرچاوە ئەگرێت بۆیە بەڵێ لە نۆزدەی ئابە پیشانیاندا کە ئەم وڵاتە حیزب حکومیەکە و حیزب بڕیارەدات نەک پەرلەمانی کوردستان نەک دەسەڵاتی جێبەجێکردن بەداخەوە کە ئەوە حاڵەتێکی زۆر خراپە و ئەوشمان لەبیر نەچێ هەرێمی کوردستان پەرلەمانی کوردستان لە نۆزدەی ئاب پەکی نەخراوە چونکە نۆزدەی ئاب بۆ پرسێک ویسمان کۆ ببینەوە نیسابی یاساییمان بۆ تەواو نەبوو بەڵام لە دوای نۆزدەی ئابەوە ئێمە لە خولی پاییزا کە لە مانگینەوە دەستمان بە کارەکانمان کردووە 6 کۆبوونەوەی ترمان کردووە 6 کۆبوونەوە کراوە ئەسا پەرلەمانی کوردستان لە مانگی 2015 ڕێگە بە سەرۆکی پەرلەمان نادرێ و پەرلەمان داخرێت واتە نۆزدەی ئاب نییە نۆزدەی ئاب نییە چونکە کارەکانی خۆمان درێژە پێدا و کۆمەڵی بابەتێکەمان گفتوگۆ کرد لە پەرلەمانی کوردستان زۆر باشە گەرێکێک پرسیار بکە بڵێ دەستکەوتە گرنگەکانی خولی چوارەم چی بوون جگەلەوەی کە پەرلەمانیش بۆ خۆی کۆمەڵە تووشی کۆمەڵە کێشا بێەوە کێشەکانی پەرلەمان ژەمجارە سەربارە بن یان ئەگەر هاوڵاتێک بڵێ ئەو دیدێ بۆ دروست بێ بڵێ پەرلەمانی کوردستان لەم خولایە بۆ خۆشی بوو بە کێشە بەڵام باشترین کارەکانی خولی چوارەمی پەرلەمانی کوردستان بە دیدی سکرتێری پەرلەمانی کوردستان چی بوو؟ خولی چوارەمی پەرلەمانی کوردستان پەرلەمانتاران پیشانیاندا کە ئەتوانن نوێنەری هاوڵاتی خەڵکی کوردستان بن نوێنەرایەتی خەڵکی کوردستان بکەن خولی چوارەمی پەرلەمانی کوردستان پیشانی خەڵکی کوردستانیدا کە ئەتوانێت چاوێکی زۆر ورد بێ بەسەر دەسەڵاتی جێبەجێکردنەوە بۆ ڕێکارە پێڕەویانی کە لە پێڕەوینی خۆی پەرلەمانی کوردستانە دانراون کە ئەویش بە دوواداچوون و بانگهێشتی وەزیرەکان و هەروەها سەردانی وەزارەتەکان و کارکردن لەسەر دەسەڵاتی جێبەجێکردن کە ئەمە ڕۆڵێکی زۆر گەورەی بینیوە بە نمونەیەک بڵێم لە ماوەی کەمتر لە 2 ساڵی پەرلەمانی کوردستانە ئەو ژمارە پرسیارانەی کە ئەمە یەکێکە لە ڕێکارەکانی چاودێریکردنی دەسەڵاتی جێبەجێکردن لەلایەن پەرلەمانی کوردستانەوە ئەندامانی پەرلەمانەوە ئاڕاستەی دەسەڵاتی جێبەجێکردن کراوە بە ئەندازەی خولێکی 4 ساڵی خولی سێمی پەرلەمانی کوردستان بوو کە خولی سێهەم خولێکی چالاکی پەرلەمان بوو خولێکی چالاکی ئۆپۆزیسیۆن بوو واتە نوێنەرەکانی خەڵک لێرە لە پەرلەمانی کوردستان لە خولی چوارەمە چاودێرێکی ورد بن بەسەر دەسەڵاتی جێبەجێکردنەوە کە ئەمە کارێکی گرنگی پەرلەمانی کوردستانە جگە لەو یاسانەی کە لە پەرلەمانی کوردستانە دەرکراوە یاسامان دەرکردووە کە لە خولەکانی تران نەیانتوانی و نزیکی ئەو یاسانە بکەونەوە کە ڕەهەندی نیشتیمانیان هەبوو بە نمونە یان لەسەر داهاتی وڵات بووە بە نمونە یەکێک لەو یاسانە یاسایی بودجێ پارتە سیاسیەکان بەدڵنیاییەوە کە ئیشی پێناکەنی یەکێک لەو یاسانەی کە کاری پێناکرێت لە ئێسێرەمی کوردستانە وەکو باقی یاساکانی کە بە یاسا ڕێکمان خست کە ئەو نەزیفە دارایی کە لەسەر داهاتی گشتی ئەم وڵاتە هەیە لە نێوان پارتە سیاسە دەسەڵاتدارەکان بۆ خۆیان یەبن ئێمە بە یاسا بۆمان ڕێخستن بە پێی ئستیحقاقی انتخابی بە پێی ژمارەی کورسی پەرلەمانتاری حزبێک پارتێکی سیاسی توانێ داهات لە وڵاتە ببا نەک بە کەیفی خۆی چۆنی ئەوێت بیبا ئەوەی کە ئێسێ و ژمارانە باسەکرێت چی لە داهاتی ئەم وڵاتە ئەکرێت یەکێک لەم یاسا جوانانەی کە لەم خولی چوارەمی پەرلەمانی کوردستانە کە لە شاکاری یاساکانە دروستکردنی کۆمسیۆنی سربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسی بۆ هەرێمی کوردستانە ئەم یاسایە یەکێکە لە یاساکانی بنەمای دروستکردنی دەوڵەت بۆ هەرێمی کوردستان واتە هەرێمی کوردستانمان کرد بە خاوەنی کۆمسیۆن یەکێکی کە لەو بڕیار و یاسانە
پەیوەست بوو بە یەخستنەوەی هێزی پێشمەرگەی کوردستان یەکێکی کە لەو بڕیارانەی کە لەم خولەی پەرلەمانی کوردستان کراوە کە ئەمە شاکاری یاسا و بڕیارەکانن کە ڕەهندێکی نیشتیمانی گەورەیان هەیە لە پەرلەمانی کوردستان بڕیاری ناردنی هێزی پێشمەرگەدرا بۆ بەشێکی تری کوردستان واتە لە پەرلەمان بە بڕیار باشوورمانە بەستەوە لەگەڵ باکوور و لەگەڵ شوێنەکانی کەیە واتە دیدی نیشتیمانیمان گەورەیە کرد و ئەو یاسا و بڕیارانەتی کە لە پەرلەمانی کوردستانە دەرچوون و ئەو چاودێرێ وردەی کە لەلایەن دەسێ سەرۆکایەتی پەرلەمانەوە هەبوو و ئەو کارە جوانانەی کە لە بین دەسێ سەرۆکایەتی پەرلەمان و فراکسیۆنەکانە هەبوو و زۆر کاری کەشکە ئێمە لە پەرلەمان لەم خولەیە لەو ماوە کەمەنە 2 ساڵی کە لە بەردەممان نبوو توانیمان کاری بۆ بکەین و کاری زۆر گەورەتریشمان هەبوو وەڵام بەداخەوە ئاواچوو زۆر باشە بەڵام ڕخنەیەکی ئەندازەیەک منتیقی لە ئێوە گیرێوەکو و ئەندامانی پەرلەمانی کوردستان ئەویش ئەوەیە کە دەگوترێ لە پەرلەمان ینی ئوسوڵی پەرلەمان یاخو سلوکی پەرلەمان بریتێ لەوەی کە لەناو پەرلەمان لەسەر پرسە بەئاوا بڵێن پرسە جیاوازەکان دەنگە دەنگ بکرێ بەئاوا بڵێن بەڵام ئەم دەنگە دەبێت لەناو خودی پەرلەمانە واتە لەناو ئەوەی کە پێگوتێ قاعی مناقەشاتی پێڵێن یاخود با بڵێن هۆڵی باوەڵی مناقەشە و جەدەل و ئەمانە لەوێ دەنگە دەنگ بکرێ بەڵام ئەبێ پەرلەمانتار کە هاتە دەرەوە لە ناو کۆمەڵگایە ئارام بێت واتە مەسەڵەن بۆ منە نمونەی پەرلەمانی تورکیا پەرلەمانەکانی تری هەتا خولەکەی پێشەوە ئەندازەیەک ئەمەی تیاکرا بەڵام لەم خولایە زۆرتر دەنگە دەنگەکان زۆرتر هاتنە دەرەوە دەگوترێ مەسەڵەن ناو پەرلەمانە تەبایەکی زۆرە بوو ینی با بڵێن کرد لە کاتی مناقەشەکردنە پەیوەندی ئەندام پەرلەمانەکانیش پەیوەندێکی نۆرمال بوو بەڵام لە دەرەوەی پەرلەمان زیاتر قساکراوە دەنگە دەنگەکان دروستەکرا بچوونیەوە تا چەندەمە لە ڕاستیە کرێ ینی ئەو تێبینیە بدەین لەسەر و ئەندامانی پەرلەمانی کوردستان هەمووی ئەندام پەرلەمانی عیارە 24 نەبوون ینی لە شێوازی جۆرا جۆری هەرێمی کوردستانەوە بە خەڵکی جۆرا جۆراتونتە پەرلەمانی کوردستان ئەوە بەشێکێکەوەی سەر شانی پارتە سیاسیەکان کە ئەم نوێنەران نردووە بەڵام بە شێوەیەکی گشتی جێگەی شانازیە خولی چوارەمی پەرلەمانی کوردستان ئێمە لە پەرلەمان بۆ سیفەتەی ئەم کابینە و ئەم پێکهاتەی ئەم وا بڕیار بوو ئەم 4 ساڵی هەرێمی کوردستان بە شەراکەت و بە سازان ئێمە بتوانین کار بکەین بۆی نموزجێکی باش و جوان پیشان بدەین و بنەمایەکی دەوڵەتداری زیاتر پایەکانی دەوڵەت بچەسپێنین لە هەرێمی کوردستانە پەرلەمان بتوانێت لەسەر ئەم ڕۆحە کار بکەوە ڕۆحی پێکەوە ژیان و پێکەوە بوون و ئاشتی و تەبایی و سیاسی لە نێوان لایەنەکانە دروستکەین لەسەر ئەم فۆرمانە زیاتر کارمانە کرد بەڵام لەگەڵ ئەوەشە مناقەشەی قوڵ لە دانیشتنەکانی پەرلەمانە هەبوو هەتا ئاگادارن لە هۆڵی پەرلەمانە پێشوێک کە کۆبوونەوەکان دەست پێ بکە دەسێ سەرۆکاتی پەرلەمانی کوردستانیش لەوێن دەستدرێژی کرایە سەر یەکێک لە ئەندامانی پەرلەمانی کوردستان لەسەر پرسێکی تایبەت بە گفتوگۆ لە پەرلەمانی کوردستانە پەرلەمانی زیندوو بڕوام وایە لە دنیاە ئەوەیە کە هێزێکی گەورەی پەرلەمان ئۆپۆزیسیۆن بێ لە ناو پەرلەمانە و بەشێکی تریش دەسەڵاتی بەدەستەوەی ئەوواکە بەڵام لە پەرلەمانی کوردستان ئەم جارە بەداخەوە هێزی ئۆپۆزیسیۆن بوونتیایە کەم بوو یان ئەوە کاڵ بوو کە نێتوانی ئەوە بکە بەڵام دوجار لەو ئەخیرەوە ئەو مۆرکە دەرکەوتەوە کە ئەندامانی پەرلەمانی کوردستان هەندێک شلگیریان بینی لە دەسەڵاتی جێبەجێکردن بۆیە چالاکانە دەرکەوتن ئەو گلەیە دوایی یەکرا ئەوترا ئەم ڕۆحیەتەی کە هەندێک پەرلەمانتار کاری پێکا ڕۆحیەتی ئۆپۆزیسیۆن بوونە بەڵام وەڵامی ئەمانش ئەوە بووکە ئێمە ناتوانین چاوداخین لە بەرامبەر هەر پێشێلکاری و کەمتەرخەمیەکە لەلایەن دەسەڵاتی جێبەجێکردنەوە کرێ جا ئێوە بە ڕۆحەتی ئۆپۆزیسیۆن بوون تێگەن یان نە ئێمە بە ڕۆحەتی چاودێریکردن لی تێگەین بۆیە چالاکانەتر هاتنە سەر خەت و بڕوام وایە ئەوە یەکێک بوو لەو فاکتەرانەی کە پەرلەمانی بۆ پەکخرا چونکەم پەرلەمانی کوردستان لەو ئەخیرەوە زۆر چالاکانە کارەکانی ئەکرد هەتا گەشتە ئەوەی کە ئێستیجوابی وەزیریش بکاکە لە خولەکانی پێشووە بەو شێوەیە نەبووە بۆیە ئەمە وتراگەر پەرلەمان بەم ئاقارە بڕوا لەوە ناکە خزمەت بەو حیزبە دەسەڵاتدارانە بکات لە هەرێمی کوردستانە ئەوە یەکێک بوو لە هۆکارەکانی پەخستنی پەرلەمانی زۆر باشە پرسیارێکم کرد لە سەرەتایە وەڵامەکەیم دەست نەکەوتەوە ئێستا زۆر بە کورتی لەبەر کاتیشم نەماوە ئایا پەرلەمانی کوردستان کارا بێتەوە پەرلەمانی کوردستان بەم نەفەسە حیزبی ئێستا نەخیر کارە نابێتەوە بەم شەرت و مەرجانی کە پارتە سیاسیەکان هەیەیانە بۆ پەرلەمانی کوردستان کارە نەبوونەوەی باشترە کارە نابێتەوە وەگەر واز لەم مەرجانە نەهێنن بۆ پەرلەمانی کوردستان بە ئاقارێکی تر پەرلەمانی کوردستان بەرن لە ڕاستیە من بە
کودەتایەکی ترێ بینمەوە بەسەر پەرلەمانی کوردستانە ئاکرێت. دەنگۆی ئەوە هەیە کاک شێخ، دەنگۆی ئەوە هەیە کە پەرلەمانی کوردستان باوا بڵێن دوور لە دوو هێزی سیاسی کارە ئاکرێتەوە. ئەوە خەبەرە ینی ئەگەر ئەو حاڵەتە بێتە پێشەوە ئەوە حاڵەتێکی شەرم هاوەری ترە بەسەر دەسەڵاتی سیاسی لە هەرێمی کوردستانە و بە دڵنیاییەوە ئەمە کودەتایەکی ترە بەسەر پەرلەمانی کوردستانە ئاکرێت. ئەو پارتە سیاسیانە کە کارکتەرە بنتیایە کە ڕۆڵی گەورە بیننیان مامناوەندە بنتیایە ئەوە بەرامبەر بەخوا و خەڵکی کوردستان بەرپرسیارن، بەرامبەر مێژووی ئەمگەلە بەرپرسیارن، چونکە هەمومان پێکەوە پەرلەمانمان پێکێناوە و بە هەمومان پەرلەمانی کوردستانمان دروست کردووە. ناکرێ پارتێکیان دوو پارتی سیاسی بتوانێ ئیرادەی خەڵکی کوردستان ژێر پێ بخە، ئیهانەی پێ بکە، بەو شێوە مامەڵەی لەگەڵا بکە کە ئەو دەستە شەریعیە سەرۆکایەتی لە پەرلەمانە هەیە و ئەو تشکیلەیە کە لە پەرلەمانی کوردستانە هەیە بەویستی خۆی بتوانێ بیگۆڕێ. جگە لەوەش کە هەر ئیرادەیەکی وا هەبێ ئیرادێکی نایاساییە لە ڕاستیە کارێکی خراپی ترە لە تۆماری خراپەکانی هەرێمی کوردستانە دائەنرێتەوە و قەیرانەکانیش قۆڵترەکا و چارەسەری ناکا بە دڵنیاییەوە. زۆر بەڕێز فەخرەدین قادر سکرتێری پەرلەمانی کوردستان، سوپاس کە لەم گفتوگۆیەدا بەشداری لەگەڵ کردین. سوپاس دەکەین. سوپاس بۆ ڕێزیشت. بەڵە خۆشەویستان بەم شێوەیە گەشتینە کۆتایی ئەم پرۆگرامەش تاکو بە یەک گەشتنەوەیکی دیکە هەمووتان بەخوای گەورە ئاسپێرین. خواتان لەگەڵ.